سەبارەت بە بانگەشەی پارتی ئەحمەدکانی ئەندامی کۆمیتەی ناوەندی پارتی دیموکراتی کوردستان لە ستۆدیۆ لەگەڵم دەبێت. کاک ئەحمەد بەخێر بێ. زۆر سوپاس. کاک ئەحمەد بە لە پێکهێنانی حکوومەتەوە دەست پێ بکەین. هەرچەندە کاتم زۆر نەبوو لەگەڵ کاک پێشوا باس لەوە بکەین. پێم خۆشە لەگەڵ بەڕێستان باس لەوە بکەین. حکوومەت بۆ پێک نەهات؟ بەڵێ. باشە و کاک پێشوا گوتی چێتی داوای 50 بە 50کە بە 50 بە 50 کە بەڕاستی ئەمانە هۆکاری ئەوەن کە حکوومەت پێک نەهات؟ بەڵێ ئەکید، ینی من نامەوێت زۆر بە تەفاسیل بچمە ناو ئەو بابەتە. بەڵام ئێمە باعتیبار ئەحزابی کوردستانی هەمومان بانگەشەی دیموکراتیەت دەکەین. باشە. یەکێک لە میکانیزمی دیموکراتیەت هەڵبژاردنە کە خەڵک بە ئازادی دەنگ بدە. کەچی هاتووین کە هەڵبژاردنمان ئەنجام داوە لە زیاتیەوەی ڕێز لە دەنگدەرانی کوردستان بگرین بە هەموو ڕنگ و دەنگەکان. دەمانەوەی کوردستان 30 ساڵ بەرەو دواوە بگەڕێنینەوە. طبعی لێرەدا خاڵێکی گرنگ هەیە کە ئەو هەڵبژاردنەش حەق وایە خەڵکی دڵسۆزی کوردستان، من مەبەستم هەموو خەڵکە، تەنها ئەوانە نییە کە دەنگ بە پارتی دیموکراتی کوردستان دەدەن، چونکە خەڵکی کوردستان خەڵکێکی دڵسۆزە. باشە. ئەو بابەتە لای ئەوانە یەکلای بکەنەوە. ئەگەر لە هەڵبژاردننی کوردستان پارتی 50 زایدیەکی هێنابە، من دڵنیا بووم لەوە کە هەر لە مانگی یەکەم و دوو مانگی یەکەم حکوومەت پێک دەهات. بەڵام لەبەرەوەی حکوومەت بەو کورسیانەی کە پارتی بەدەستێنایە پێک نایە، لایەنەکەی تریش کە دەزانی بێوی پێک نایە، ئینجا دێ بەو شێوەیە مامەڵە لەگەڵ دەرەنجامی هەڵبژاردن دەکەن. ئێستاش ئێمە کە دەمانەوێت بچینە عێراق وەکو پارتی، بەرنامەی پارتی لەبەرەوەی پارتی بۆ کوردستان دروست بووە، بۆ خەڵکی کوردستان دروست بووە. بەرنامەی پارتی ئەوەیە لە بەغدا ئێمە چ بکەین و شەڕەکەی ئێمە لە هەڵبژاردننی پەرلەمانی عێراق لە بەغدایە بۆ جێبەجێکردنی ئەو دەستورە. ئێمە دەمانوێت تەنها وا بکەین لە بەغدا دەستور جێبەجێ بکرێت، کەسی بەداخەوە لایەنی بەرامبەرمان لە جیاتی ئەوەی هەوڵدا بەیەکەوە ئێمە پێگەی کورد لە بەغدا بەهێز بکەین، ئەو دەیەوێت پارتی بێهێز بکات بۆ ئەوەی کورد نەتوانێت هەژمونی خۆی لە بەغدا بچەسپێنی. لایەنی بەستت یەکێتی ئەوێ پارتی لاوەس بکات؟ بەخوا من ناڵێم هەموو یەکێتی. ناڵێ هەموو یەکێتی؟ من ناڵێم هەموو یەکێتی، چونکە مەسلەیەکی عەرەبی هەیە دەڵێ شەڕ البەلیەتی ما یضحک، یعنی ئینسان کە تووشی بەڵایەک دەبێت، بەڵایەکە گەورەیە، یعنی ئەوەندە بێتاقەت دەبێت پێکەنینی بە بەڵایەکە دێت. بەداخەوە ئەمڕۆ سەرۆکی یەکێتی بەڵایەکە تووشی یەکێتی و تووشی سلەیمانی و تووشی کوردستان بووە. یعنی ئێوە ناوێنن بەڵا؟ بەڵێ، ینی ئیتر بەڵام پێتان وانێ وش حەقی خۆی حەزبەکەی بۆی دەنگ بەدەسەڵ دەکەم بۆ خۆشی بەڵا بێت. ینی دوو بانگەشەی هەڵبژاردن بیناکردنی دەوڵەت بە عەقلێک دەکرێت مؤهل بێ لە بۆ دەوڵەتداری. ینی ئەو بانگەشە سەقەتەی کە ئێستا هەیە، من دڵنیام خەڵکێکی تێکۆشەری ناویەکێتی بەر لە هەموو حزبەکان کە بە یەکێتیەوە ماندی بوون، بە خەبات و تێکۆشانەوە ماندی بوون، ئێستا کە کاک بافڵ دەبینم قسە دەکات دەستیان لەسەر دڵیانە، چونکە قسەکانی ئەویان بە دڵنیە. ئەو قسانەی کاک بافڵ نە خزمەتی خۆی دەکات، نە خزمەتی یەکێتی دەکات، نە خزمەتی بانگەشەی هەڵبژاردن دەکات و نە خزمەتی کوردستانیش دەکات. بەڵام ئەوان لە بانگەشەی بۆ بانگەشەیە کورسیان زیادی کرد. بانگەشەکە دەزانی چۆنە؟ من سەیرم ینی بە قسەکانی کاک بافڵ و غەیری کاک بافڵیش ئەوانەی کە ئێستا بەو شێوەیە بە سەقەتی بانگەشە دەکەن. کاک ئێمە دوو نەهزە، جەنابی کاک مەسرور کە جێگری پارتیە بە سەرۆکی حکوومەتە دەڵێ لێم گەڕێن دەستم واڵای بێ لە هەڵەبجە، لە سلەیمانی، لە ڕاپەڕین، لە گەرمیان، لە کەلار، بۆی هەڵەبجە وەکو دهۆک لێ بکە.
باشە بۆ ئەوەی ڕاپەڕین وەکو زاخۆ لێ بکەم ڕێگری لێ دەکرێت سلەیمانی وەکو هەولێر لێ بکەم ئاوەدانی بکەینەوە پرۆژەی خزمەتگوزاری تێدا پێشکەش بکەین کەچی کاک بافڵ دەڵێن نە ئێوە لێ بگەڕێن من بێم هەولێر بە دەردی سلەیمانی ببەم طبیعی مەسلەی ئازادیش تەسەور دەکەم بە بەرەواژی تێیگەیشت بێ ئەو کاتێک سلەیمانی پێ ئازادە کە لە سلەیمانی قسە بە حکوومەتی هەرێم بگوترێ قسە بە پارتی بگوترێ بەڵام کاتێک کە هاتە سەر ئەوەی ڕەخنە لە خۆی بگیرێت ئەوەی بینیمان ینی دوێنێ بانگەشەوەی دەکرد شەقام گرنگ نییە باڵەخانە گرنگ نییە پرۆژەی ڕووناچی 24 سەعاتی بوونی کارەبا گرنگ نییە هەبوونی ئەو پۆند و بەنداوانە گرنگ نییە چارەسەرکردنی کێشەی ئاو گرنگ نییە هەناردەکردنەوەی نەوت بە ئیرادەی کوردستانی گرنگ نییە ئازادی گرنگە باشە کام ئازادی ئەوە هەولێر ئەوە سلەیمانی یعنی وەکو قسەکانی جەنابی کاک مەسرور کە ئیمڕۆ لە شەقڵاوە کردی ئایا ئەوە ئازادیە تو بە تۆپ و تانک و جبەخانەیەکی زۆرەوە هێرش بکەیە سەر ئۆپۆزیسیۆنەکانی خۆت سێ سەرۆکی سێ حزب ئێستا لە بەندیخانەکانن و من لە ڕادیانری نابینم هەواڵیان هەبێت ینی ئایا ئەوە بڵێ لە سلێمانی ئازادی نییە ئازادی ئەوەی ئەو باسی دەکات لە بەغدا تەنها درۆیەکی گەورەیە ئازادی نییە بەو شێوێ ئێخۆوە لە سلێمانی تو لەوە گەڕێ لە سلێمانی بەر لە ماوەیە کاک کۆبان بینیمان کە چۆن کۆشک و تەلارێکی خاپور کرد با بڵێین ئەو برادرە خاوەنی ئەو کۆشک و تەلارە لە سلەیمانی خاوەنەکەی تاوانبار بووە بە پێی یاسا باشە بە با بڵێن موسیە بووە بەڵام تو دەتوانی ئەو کۆشک و تەلارەیە بیکەیە مڵکی حکوومەت نەکبێ بەو شێوەیە تەختی بکەی یعنی ئەوە عقلیەتی ئەو خەڵکەیە کە لە ئوسوری وستا لە ئەوروپا دەیان کرد بۆ نمونە ئێمە با بینەوە سەر مێژووی هەولێر باشە هەولێر بەر لە 96 یەک وتێلی شیراتۆنمان هەبوو خەریک بوو تەختیان دەکرد هیچیان بە شیراتۆنەوە نەهێشت بەرامبەر بەوە کە هەولێر قەڵایەکی هەیە 5,000 ساڵە 6,000 ساڵە مێژوەکەی چوون لە دەرەوەی هەولێر لە نێزیک هەولێر با بڵێن لە ئۆردوگای کەونی پاشماوەی باعث قەڵاتۆکەیەکیان دروست کرد تو بێ شیراتۆن بڕوخێنی قەڵاتۆکەیەک دروستکەی و پێویست ناکە بڵێم ئەو قەڵاتۆکەیە لەسەر چ دروست بوو یعنی من نامەوە ئەو ڕۆژە ئەتۆ باسیەوە پێکا حکومڕانی پێشواقلێت کوردستان کەی گەشەی کرد هەولێر کەی گەشەی کرد ئەو کاتێک کە پارتی یەکدەست یەک نەفەس حکومڕان بوو طبیعی من شتێکم باس کرد کە ئێمە 50 زایدێک بین قەت نەهجی پارتی نییە حکوومەتێک پێک بێنێ تەنها پارتیەکان بێت مێژووی پارتی لە 70 تا 74 سەیری وەزیرەکانی کورد بکە لە بەغدا کە ئەو کاتە پارتی تاکە حزب و باڵا دەست بوو چەند وەزیرێک لە بەغدا بوون کاسن ئینتیمایان لە بۆ پارتینەوە ڕاستە مۆیدی بزودنەوەی ڕزگاری خوازی کورد بوون کوردستانی بوون لایەنگری شۆڕشی مەزنی ئەیلول بوون بەڵام پارتی نەبوون بەڵام نیشتیمان پەروەربوون یعنی پارتی قەت نەهجیەوە نییە بڵێ من بەیانی ئەگەر 50 زایدێک مینە تەنها پارتیەکان بەڵام پۆست وەردەگرن کاک ئەحمەد پێکهێنانی حکوومەت زەحمەت نابێ بەو شێوەی ئێوە باشە جێگای پرسیار نییە دوای ساڵێک لە هەڵبژاردن ئێمە نەمانتوانیوە تا ئێستا حکوومەت پێک بینین و دیارە ینی تو بەڕاستی نیشانەی پرسیارەکە بێ 6 نیشانەی پرسیار دابنێ ینی نیشانەی پرسیارەکەش نابێت ڕوو هیچێک بە یەکەوە بستێنی تو دەبی بە ویژدانەوە قسە بکەی چێ هۆکارە لە پێکنهێنانی حکوومەت دەست لە پێکهێنانی حکوومەت بشوین بەو زۆرەی کە بانگەشە هەیە ئێمە خەڵکێک دەنجی بەو پەرلەمانەداوە بەڵێ و قەت تاسەر پارتی دەستەوەستان ناوەستێ من دڵیام چارەسەر بۆ ئەوە دەدۆزێتەوە ئێمە تەمەن نامان دەکرد بەر لە هەڵبژاردننی پەرلەمانی عێراق حکوومەت پێک بێت بەڵام قسەی پارتی
لە دوای هەڵبژاردن وەکو ئەو قسەیە نابێت کە لە پێش هەڵبژاردن کەواتە محمود محەممەد دەگەڕێنەوە سەر خاڵی سەفر لەگەڵەیەکی دوای هەڵبژاردن دەگەڕێنەوە سەر خاڵی سەفر دوای هەڵبژاردن چکڵای گوت بۆ کورسان وشار وای دەگەڕینەوە سەر پێکهێنانی حکوومەت بەڵام بە شێوازێکی تر بە شێوازیش تر بەڵێ هەر لەگەڵ یەکێتیان لەگەڵ لایانی تر هەر کاتێک قسەی خۆی هەیە زۆر باشە هەر دەرەنجامێک قسەی خۆیە زۆر باشە بڕیار بۆ پارتی بانگەشەیەکی هێمن بەڕێوە ببات ئێستش پارتی بەڵام هەز دەکەم کمێک تون دەبێت ئەمە با پێت بڵێم پارتی لە بانگەشەکەدا پەیڕەوی ئەو ئاەتە پیرۆزە دەکا کە خوای گەورە دەفەرمێ بسم الله الرحمن الرحیم وعباد الرحمن الذين يمشون على الأرض هونا وإذا خاطبهم الجاهلون قالوا سلاما صدق الله العظيم يعني بارتي بروادارة بلا مسائل عينية كان برواي بوهيا كقلتم بارتي بو كردستان درس بوا لاي بارتي لاي ريبازي بارزاني لاي زنابي سروق لاي زنابي كاغ نيزلوان كاغ مسرور بارتي تنها امرازه چەندجاریش لە وتارەکانی خۆیانەوە دەکات ئەمڕۆ سەرۆک وەزیرانی شوای بۆ کورد بۆ کوردستان دروست بووە پارتی دەیەوێ مخاتەبەی عەقل و زەهنیەت و دڵی خەڵک بکە بەوەی کە چۆن دەتوانی خزمەتیان بکە پارتی حزبی کردارە نەک گوفتار و بە کرداریش وەڵامی ئەو خەڵکە دەداتەوە بەڵام زۆر بەنەرمی هەمیشە لە یەکەم ڕۆژەوە جەنابی سەرۆک بارزانی ئەمری بە هەمومان کرد لە سەرکردایەتیەوە تا دەگاتە ئەندامی بنکە و لایەن گریپە بنکە وتویەتی ئێوە پارتیانە ڕەفتار بکەن بەو ئەدەبیاتە ڕەفتار بکەن کە لە ڕێبازی بارزانی فێری بووین وەکو خۆتان ڕەفتار بکەن نەکەن خۆتان بە شێوەیەک وێنا بکەن جێگای ناڕەزامەندی جەماوەری کوردستان بێت کاکوڕان من شتێک دەپرسم کاوان دێن يعني خۆیان هیچیان نەکردووە هیچیان نەکردووە لەنێو حکوومەتیش هیچیان نەکردووە من پێ دەڵێم وەکو حکوومەتیش وەکو حزبیش لە سلەیمانی چی کرایە تا ئێستا لە گەرمیان چی کراوە چ پرۆژەیەک پێشکەش کراوە لە ڕانیە لە پشدەر شەوانە هێرش دەکرێتە سەر ماڵی خەڵکی خۆیان شەهید دەکەن کاکە خەڵکی خۆیان دەکوژن خەڵکی خۆیان تهدید دەکەن ئەوەیان نەکردووە لە داخی کردارە جوانەکانی پارتی خەریکە وەکو حەمەشێت یاقەی خۆیان دەدڕن کاکە تو نە بە خۆت شتی باشت پێکرایە و دەیکەی کە ناتوانی نەلێژ دەگەڕێی پارتی کردارە نایابوو جوانەکان پێشکەش بەو شوێنانە بکە کە تو تێیدا وەکو داژیرکارێک مامەڵەی لەگەڵدا دەکەی ئەوانە لەم فەرق و جیاوازیەکەن لە بودجەی هەرێم لە بودجەی هەرێم 48% بۆ سلەیمانیە 52% بۆ هەولێر و دوهۆ ئەی بۆڵێن فەرق و جیاوازیەکەن داهاتی سلەیمانی چی لێ دێ جارێک ئەوە من سەحافەیەک پرسیارەکەم ئەوانەڵێن فەرق و جیاوازیەکەت تۆش ژمارەیەکەڵێ ئەگەر ئەو ژمارەیان پێ بدرێت تویت کە بۆ شێوەی داهاتەکە هەمووی دەجزەیەکە کۆبان ینی من حەز ناکەم بە تەحدید ئەو شانە بەکاربێنم بەڵام ئەوە ڕاستیە کە ڕاستیەکی تاڵیشە ڕۆحی شاد بێ مامجەلال لە قسەکانی گرتە ڤیدیۆیەکان مایە کە دەیگوت سلەیمانی ئەوروپایە هەولێر تەنها گوندێکی گەورەیە باشە ئەتوێ بڵێ ئێستا پێچوانەیە هەولێر قەت گوندی گەورە نەبووە من کابرایەکی هەولێریم باشە و هەولێریشم خۆش دێ بەڵام ئینکاریەوە ناکەم جارێت جوگرافیای سلەیمانی تۆپۆگرافیای سلەیمانی هەڵکەوتنی سلەیمانی شارێکی جوانە شاری تێکۆشەر و ڕۆشنبیر و پێشمەرگە و خەباتکەرە باوەڕ بکە نەموبالەغەیە نە بانگەشەی هەڵبژاردنە ئینسان متەئەسیرە لە بۆ شاری هەڵمەت و قوربانی سلەیمانی دەبا زۆر پێش بکەوێت بەڵام تو وەرە سەیری هەولێر بکە کە هەولێر شارێکی تەختە تۆز و با و هەوای ناخۆش دێت ئەو شتێکی تر زۆر باشگەر بە کورتی سوپاسانەکەم بڵێ فەرموو ئەو دوێنێ دەیگۆ هەولێر دووکەڵاویە بەڵام چاوی دووکەڵاویە لە ئێستادا وە بۆ 2 مانگ 3 مانگ دەچێت من لەوەتەی هەم ئاسمانی هەولێرم واشین نەدیتە
ئەوەندە ساف و بێگەردە ینی دوای شتێشی تر بە هەڵوێستەکانی پارتی کاتی خۆی ئەندامێکی مەکتەبی سیاسییان خۆی هەڵبژات بۆ پەرلەمان دەرنەچوو جەنابی مامزەلال بە جەنابی سەرۆک بارزانی گوتی باش هەستان وایان کرد کادیرێکی شۆڕژێر و تێکۆشەری پارتی واز لە کورسەکەی بێنێ لە پەرلەمان ئەو هەواڵە بەڕێزە چوو بووە ئەندامی پەرلەمان داوای لە جەنابی سەرۆک کرد گوتی ئێمە لە هەڵبژاردن سەر نەکەوتوین بۆ یەکێتی خراپە بەڵکو سەرۆک وەزیرانمان بدەنێ جەنابی سەرۆک بارزانی دیسانەوە گوتی باشە چی دەکەنێ گوتی دکتۆر بەرهەم گوتی با دکتۆر بەرهەم بێتە سەرۆکی وەزیران کە ئێستا تاقی ئەوان نەبوون بەر لە 4 ساڵ 3 ساڵ کە هەڵبژاردننی پەرلەمانی عێراق بوو باشە لە کۆی 7 کورسی لە سنووری لەقی دوو پارتی 5 کورسی بەدەستێنە کورسێکیان دزی بە سەفکە بردیان اختتافیان کرد ینی پارتی ئەو هەموو شتەی طبیعی لە بەرامبەرەوە پارتی بێدەنگ بوو لەبەرەوەی ینی زروفەکە وای دەخواست ینی نازانم دەتوانم هێشتا قسە بکەم یا زۆر سپاس دەکەین وەڵاهی هاوکاران مەڕێن کاتت نەماوە زۆر سپاس دەکەین سپاس بۆ بەرەزەحمەتکانی ئەندامی کۆمیتەی ناوەندی پارتی دموکراتی کوردستان کە لەگەڵمان بووی زۆر بەخێر بیت زۆر سپاسانەکەم.